والله جمال هل لەسەر ئەم بابەتە ئەم مەسەلەی لۆگۆی تەکسی هەروەها هەڵواسینی ناسنامەی شۆفێرەکە لە ناو تەکسی ئەمە کارێکی گرنگە بۆ ئەوەی هەموو کەس بزانێ ئەم شۆفێرە کێیە و هەروەها کارەکەی لەکوێ لە ناو شارە لە دەرەوەی شارە. نها مثلا بيجن باشاركي وكي هوليري بهزاران تاكسيان هل سوار دبن نزاني القل كي سوار راسته اما میوانێکمان لەگەڵدا لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین. عەبدولخالق عەلی بەڕێوەبەری گواستنەوەی هەولێر ڕاستە خۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. کاک عەبدولخالق شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ئەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. بەپێی بڕیارەکە دەڵێ ئەو کەسەی کە موچەخۆر بێت و موچەکەی لەسەر و 1 ملیۆن دینارەوە بێ بۆی نییە شۆفێری تاکسی بێواتە دوای دەوامەکەی. بەڵام پرسیارەکە ئەمەیە ئایا ئەوانەشی کە موچەخۆر و موچەکەیان لە ژێر 1 ملیۆن دینارەوەیە کاری تاکسی بکەن، شۆفێری تاکسی بن، ئەمە نابێتە بارگرانی بۆ سەر ئەو شۆفێرانەی کە بەڕاستی تەنها کارەکەیان هەر شۆفێری تاکسیە؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە، زۆر سپاس بۆ کوردستان 24 بۆ ڕوونکردنەوەی زیاتر لەسەر پرۆژەی لۆگۆی تەکسی لە هەرێمی کوردستان کە پرۆژەیەکی گرنگی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بۆ یەکەم جار لە کوردستان و لە عێراق کە داتای تەکسی و ئەم پرۆژەیە ئەنجام دەدرێت کە تا ئێستا لە هەرسێ شارەکەی هەرێمی کوردستان بۆ نمونە لە هەولێر 180 لۆگۆ تەواو کراوە، لە دهۆک 180 تەواو کراوە، تۆزێک سسترە لە شاری سلێمانی 150 لۆگۆ تەواو کراوە. سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت کاک حاکم، پێشتر بڕیارەکە وا بوو کە تەنها فەرمانبەران ئەوانەی کە 4 پلەکەی ئەخیری کە 7 و 8 و 9 بتوانن شوفێری تەکسی بکەن و کارمەندانی وەزارەتی ناوخۆ و هەروەها وەزارەتی پێشمەرگە لیان قەدەغە کرابوو کە شوفێری تەکسی بکەن. بەڵام پاش پێداچوونەوەکی زیاتر و چەندین کۆبوونەوە لەگەڵ وەزارەتی ناوخۆ ئێمە وەزارەتی گواستنەوە گەاندن ئەوە بوو گەیشتنە ئەو بڕیارەی کە موچەکانی بۆ نمونە برا پێشمەرگەکان زۆر کەمە نزیکەی 500,000 دینارە کە بەشی ژیانیان ناکات. ئەوە بوو بڕیارەکە، ئەوە بوو کە شمولی بیتن بۆ هەموو فەرمانبەرێک و بۆ هەموو کارمەندانی هەتا وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە کە موچەکانیان مۆچەی کۆی گشتیان لە ملیۆنێک کەمتربی بتوانن شوفێری تەکسی بکەن و ئەوانەی کە ماون کە لۆگۆیان لێنەداوە زۆربیان زیاتر ئەوانەنە کە موچەکانیان موچیان لە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە هەبوو. زۆر باشە کاک عەبدولخالق، ئەگەرچی هەندێک کێشە لە گەاندنی وێنەکان هەیە بەڵام ئێمە باش جۆمان لە دەنگی جەنابتە. بابێنە سەر ئەوەی کە ڕێکارەکانی وەرگرتنی لۆگۆ چۆنە، دەبێت لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆی شارەکان وەربگیرێ و ئایا هیچ بڕەپارەیەک بەرامبەر وەرگرتنی لۆگۆ داوا دەکرێت؟ بەڵێ، سەبارەت بە دەستپێکردنی لۆگۆ ئێمە وەک باسمان کرد بۆ نمونە هەولێر 180 تەواو کردووە. شوفێری تەکسی ئەوەی کە لۆگۆی نەکردووە بەپێی ئەو بڕیارە دەبێت لە ماوەی ئەو 2 مانگە بێت سەردانی بەڕێوەبەرایەتی گواستنەوە بکات، فۆرمێک وەردەگرێت، ئەم فۆرمە دەبات بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆ و هەروەها بۆ بەڵگەی تاوان کە بزانن پێشینەی تاوانی هەیە یان نا، و هەروەها بۆ ئاسایشی گەڕەکەکەی خۆی و هەروەها بۆ بایۆمەتری کە بزانی موچەکەی چەندە و لەکوێ فەرمانبەرە. ئەمانە و هەموو دوکۆمنتەکانی خۆی دێنێتەوە لای ئێمە کۆک بەڕێوەبەراتی گواستنەوە، ئێمە کۆدێکی دەدەینێ و لۆگۆیەکەی لێ دەدرێتن و هەمووی بۆ یەک جارە نزیکەی کۆستەکەی لەسەر شوفێری تەکسی 30,000 دینار ڕدەوەستێت، 18,000 کە ئەو کۆمپانیایە کە لەزگەی لێ دەدات و 12,000 وەک ڕسومات ساڵانە لە شوفێری تەکسی وەردەگرێت بۆ داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان. باش کاک عەبدولخالق، دێمە سەر بابەتێکی تر کە ئەوەیە دەبێ هەموو شۆفێرێک کە شۆفێری تاکسیە ناسنامەی تایبەتی خۆی بێ و ئەبێ لە شوێنێکی وادا بەرچاو بێ هەڵبواسرێ لە ناو تەکسیەکەدا تاکو سەرنشین بیبینێ. بەڵام پرسیار ئەمەیە تا چەند ئەمە متمانە لە نێوان شۆفێر و سەرنشیندا دروست دەکات؟ بەڵێ،
کاک حاکم ئێمە ئەو دەستبەی کە باسمان کرد لە هەولێر و دهۆ کە 1970 لێ دراوە ئێمە بەپێی ئەو ئامارانەی کە بەدەستمان دەگات 1990 ئەو ڕوودا و جێچەڵ و شتەی کە لە نێوان سەرنشین و شوفێری تەکسی ڕووی دەدات کەم بۆتەوە بەپێی ئەو بڕیارە ئەوەی لۆگۆی لێ نەدابێت ویان سێ کارتەکەی دوی لە بالیفەکانی پشتەوە یەکیش لە جامی پێشەوە لێ نەدابێت و هەروەها ئەگەر تەکسیەکە ئیهێڵەکانی خارجیبی لە داخلی ئیشکات و هەروەها داخلی لە خارجەکان ئیشکات ئەوە ئەفسەری پۆلیسی هاتوچۆ بۆی هەیە لەسەر شەقامەکە لە ترافیکلایتەکان بڕی 40,000 دینار غەڕامەی بۆ بنووسێت ئەوە بوو ئەگەر پاشی 15 هەفتە ئەم بڕیارە لە هەر شوێنێک تووشی هەر ئەفسەرێک بیت غەڕامەی بۆ دەچیت و هەروە ئەگەر لە ماوەی ئەو مانگە نەچیت غەڕامەکەی ساف نەکات ببتە مانجی دووەم ئەوە غەڕامەکەی دەبێتە دووقات لەسەری ئێمە ئەو پرۆژە مەبەستمان ئەوە نییە کە شوفێری تەکسی غەڕامە بکەین بەڵام پرۆژەکە زۆری خەیان چکە ئێمە هەنگاویترمان هەیە کە پاشی تەوابوونی ئەو پرۆژەیە پرۆژەی تەکسیمیتەرمان هەیە دەمانەوێت پرۆژەی تەکسیمیتەر دەست پێ بکەین زیاتر پرۆژەیەکە بۆ ئەوەی کەشێکی ئارام بۆ سەرنشین بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست بکەین کە بە بێترس لەگەڵ شوفێری تەکسی سەر بکەوێت داتای ئەو شوفێرەی بەکامل لەبەردەست بێتن و لە ماوەی ڕابردوو ئێمە لەگەڵ دەستگاکانی ئاسایش و پۆلیس و هەروەها نهێشتنی تاوان و هەروەها دەستگای دژە تیرۆر ئێمە توانیمانە چەندین کەسی سەرپێچی کار و تاوانبار کە بەداخەوە بە شوفێری تەکسی ئەو شتانیان ئەو ڕووداوانە ڕووی داوە ویانەوەتە تاوان کراوە ئێمە کەشفمان کردووە لە ڕێی ئەو داتا و زانیارانەی ئەو شوفێرانی تەکسی کە لای ئێمە تۆمارە. زۆر باشە کاک عەبدولخالق با بێمە سەر بابەتێکی دیکە لە بڕیارەکەدا هاتووە دەبێ ئەوەی شۆفێری هێڵە واتە لە نێوان شارەکان نابێت لە ناو شار کار بکە و پێچەوانشەوە شۆفێری ناوشاریش نابێت لە هێڵەکان کار بکە. پرسیار ئەوەیە ئایا لۆگۆی تایبەت بەو جۆرە شۆفێریە هەیە واتە نێوان شارەکان یان هەمان لۆگەیە و چۆن لە یەکتری جا دەکرێت چۆن دەزانن کە ئەمە هی خەتە نابێت لە ناو شار کار بکات. بڵێ لۆگۆیەکان جیاوازە ڕەنجی هەموو هێڵەکانی دەرەوەی شار بۆ نمونە ئەو تەکسیانەی کە لە نێوان هەولێر دهۆک هەولێر سلێمانی هێڵی فەرمیان هەیە ئەوانە ڕەنجی لۆگۆیەکان و شریتی سەر چامرغەکانیان قاوەیە ڕەنجی قاوەیە ئەوانە خارجینە قاوەیەکان هەموو خارجینە بەڵام هەولێر ناو هەولێر هەمووی سوورە قاوەیەکانی هەموو بشارەکان ئەوەی لە خارجی ئیش دەکات هەمووی قاوەیە هین دهۆک لۆگۆیەکەی ناو داخلی ڕەشە هین سلێمانی شینە بەڵام خارجیەکان هەمووی قاوەیە بۆ نمونە لە ناو هەولێر ئەگەر ئەفسەرێکی پۆلیسی هاتوچۆ تەکسیەکی لۆگۆ قاوەیی لە شەقام ببینێت پرسیار لەسەر نشینەکە بکات کە ئایا لەکوێ هەڵیگرتو ئەگەر وتیتی لێرە هەڵبگرتو لەو گەڕەکە بۆ ئەم گەڕەکە ئەوە سەرپێچیە دەتوانێت غەڕامەی بۆ بنووسێت چونکە ئەو هێڵی دەرەوەی شاری هەیە ناتوانێت لە هێڵەکانی ناو شاریشکە و هەروەها ئەوانەی لۆگۆی سووریان هەیە بۆ نمونە لە هەولێر ئەگەر بیاوێت کار بکات نەفەر بگوازێتەوە لە نێوان هەولێر بۆ سلێمانیان بۆ دهۆک ڕێگەکانی خارجی ویان لە بازگەکان تووشی پۆلیسی هاتوچۆ بن ئەوانیش بۆیان نییە ئەوانیش غەرامە دەکرێن بەو بڕەپارەیە کە وەزارەتی ناوخۆ دیاری کردووە. باش کاک عەبدولخالق وەکو دووە پرسیاریش لەگەڵ بەڕێستانە ئێوە لە بڕیارەکە تیایدایە ئەوەی تاکو مانجی حەوت واتە مانجی تەمووز لۆکۆی دان نابێ ئەو کاتە بە بڕی 40,000 غەرامە دەکرێت ئەگەر نەیدا بۆی دەبێتە 80,000 باشە لە حاڵەتێکە ئەمە دەدرێ بەدادگا و ئەم 80,000 چۆن وەرەگرن یاخود 40,000ەکە چۆن وەرەگرن ئێوە ئاگاداریەکەنەوە ڕەنگە لە ڕێگای تەلەفۆنەکەیەوە بێ ینی وەرگرتنی ئەمە چۆنە ئایا ڕادەوەستن هەتا ئەو کاتێک کە سەنەوی تازە کاتەویان ئۆتۆمبیلەکە ئەفرۆشێت چۆن؟ بەڵێ کاک حاکم بەپێی بڕیارەکە و ڕاگەاندراوەکە کە فەرمانێکی وەزاری پێدەردەچێت لە هەفتەی داهاتوو لەلایەن وەزارەتی ناوخۆ کە بە سوپاسەوە ئەوان هەماهەنگ بوونە لەگەڵ ئێمە وەک وەزارەتی گواستنەوە هەر شوفێرێکی تەکسی کە لەسەر شەقامەکانە خۆتدان دەزانن کە ئەفسەری پۆلیسی هاتوچۆ ئەو جیهازەی لەدەستەکە غەڕامەی دەنووسێتن بۆ ئەو شوفێرانە غەڕامەکەی بە سیستەم بۆی دەچیت بە نامە بۆی دەچیت کە 40,000 غەڕامە کراوە لەسەر ئەوەی کە لۆگۆی لێ نەداوە
لۆن بۆ نمونە چوو هەمان ڕۆژ یان بەیانی یان دوو بەیانی تووشی ئەفسەرشتر بوو دیسان بۆی دەچێتەوە بۆ ئەوەی زووترین کات بێتە لای ئێمە ئەگەر نەشیدا و نەچیتن ئەوە هەر لەسەری حساب دەکرێت و دەچێتە ناو فیلەکەی ڕۆژێک لە ڕۆژان کە بچیت ئەو ئۆتۆمبیلە بفرۆشێت یان بەناو بکات یان سنەوەکەی نوێ بکاتەوە ئەو کاتی ئەو غەڕامانەی هەروەک غەڕاماتی تری کامیڕە و سەرپێچەکانی تر لەسەری حساب دەکرێت ئەوەش زۆر دەبی دەستەری بۆیە داوا لە شوفێران دەکەین لە شوفێرانی تەکسی دەکەین بۆ سەلامەتی خۆیان و بۆ ئەوەی بژاردنەکی زۆریان نێتە سەر لە ئەو ماوەی ئەو دوو مانگەی کە ماوە تا 15 هەفت بێن سەردانی بەڕێوەبەراتی گواستنەوە بکەن چونکە 180 تەکسیەکان هەمووی کراوە ئەو 120 ماوە بابێ سەردانی بکەن چونکە کار ئاسنیەکی زۆر لەلایەن وەزارەتی ناوخۆ وەزارەتی گواستنەوە کرا بۆ شوفێرانی تەکسی بۆ شوفێرانی تەکسی بۆ ئەوەی بێن لۆگاکان خۆیان لێ بدەن و خۆیان تووشی پێبژاردن و غەڕامە نەکەن. gelek spas bota hekekê Abdulxaliq Elî rêveberê veguhestina Hewlêrê ji Hewlêrê gelma.